بەخێرهاتنی ئاژانسی ڕۆژنوێژەکەین کە ئەرکی کێشا و سەردانی سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگەی کرد لە چیای مرواری بە بۆنەی سەری ساڵی کوردی و جەژنی نەورۆزەوە و پیرۆزبایی خۆمان نەگەین بە هەر چوار پارچەی کوردستان هیوادارین ئەم جەژنە ببێتە مایەی سەرکەوتنی هەموو پارچەکانی کوردستان و یەکگرتنەوەی کوردستانی گەورە. پەیاممان ئەوەیە کە کوردستان یەک بگرێ و یەکدەنگیەکیان بێ و یەکدەنگی نەتەوەیی دروست بێ لە کوردستانە و بە هیوای سەرکەوتن بۆ چوار پارچەکە. هیوادارم ئەم جەژنی نەورۆزە بێتە جەژنێکی یەکگرتن و برایەتی بۆ هەر چوار پارچەی کوردستان و یاخوا بەخێر بن سەر چاومان و داواکارم لە هەموو لایەنەکان وەکو برا بڕۆنە پێشەوە لە پەرلەمانە هەمان وەکو برا یەکدەنگ و یەکەڵوێسون ئیش بۆ گەلی کورد بکەن هەمان وەکو کوردێک نەک وەکو حیزبی هەمی وەکو کوردێ ئیش بکە. ئێمە وەکو پێشمەرگەیەکی فەوجی دوو لیوای سێ پیادە پیرۆزبایی جەژنی نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆزەکەین لە هەموو لایەک پیرۆز بێ و پشتیوانی خوای گەورەوە ئێمە لەم سەنگەرانە وەکو برا هاوینەیەکەوە هیوادارین هەموو حزب و هەموو لایەنێکیش ئاوا پێکەوە بن پشت بەخوای گەورە یەکگردوو بن و لە ناویەکە ناکۆک نەبن و یەکگردوو بن پشت بەخوای گەورە. زۆر زامنیەکە زۆر دەور ئەبینێت بۆ هەموو دەوڵەتێ بۆ هەموو لایەنێک